وڵاتانی جیهاندان بە دەوڵەتی فەڵەستیندا دەنێن و ئیسرائیلیش نیگەرانە. زۆرینەی وڵاتانی ڕۆژئاوا و بەشێکی زۆری وڵاتانی دیکەی جیهان بەنیازن لە کۆتایی ئەم ساڵدا دان بە دەوڵەتی فەڵەستیندا بنێن. ئەمەش بەرپرسانی باڵای ئیسرائیلی نیگەران کردووە و داوای دەستبەرداری ئەم هەوڵانە لە وڵاتانی ڕۆژئاوا دەکەن. ژان نوێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا لە هەژماری ئێکس باس لەوە دەکات ئێمە دان بە دەوڵەتی فەڵەستیندا دەنێن. داوا لە وڵاتانی دیکەی جیهان دەکەین هاوشێوەی فەڕەنسا و 15 وڵاتی دیکەی جیهان فەڵەستین وەک دەوڵەت بناسێن و دانی پێدا بنێن. دەبێت دەست بەجێش ئیسرائیل کۆتایی بە هێرشەکانی بۆ سەرکەرتی غەزە بهێنێت و بارمتەکانی فەڵەستینیش ئازاد بکات. هەر لەم بازنەیەدا دوێنێ کێر ستامەر سەرۆکوەزیرانی بەریتانیا سەرکۆنەی هێرشەکانی ئیسرائیلی بۆ سەرکەرتی غەزە کرد و گوتی بۆ بەشداریکردن لە پرۆسەی ئاشتی دان بە دەوڵەتی فەڵەستین دادەنین. هەوڵەکانمان شڕ کردوتەوە و لە مانگی نۆی ئەمساڵ لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان دان بە دەوڵەتی فەڵەستین دادەنین. تا ئێستا هەر یەکەون لە وڵاتانی ئوسترالیا، پۆرتوگال، کەنەدا، ئیسپانیا، ئیرلندا، لوکسامبۆرگ، ئایسلندا، فینلندا، نەرویج، ماڵتا، سلۆڤینیا و نیوزلندا دانیان بە دەوڵەتی فەڵەستیندا ناو هاتوونەتە نێو پرۆسەی ئاشتی لە جیهان. لە وەڵامی ئەم هەوڵە جیهانیانەدا دوێنێ جادون ساعر وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیاند فشارێکی زۆر لەسەر ئیسرائیل دروست کراوە تا ڕێگە بە دروستکردنی دەوڵەتی فەڵەستین بدات. بەڵام ئەمە هەرگیز ڕوو نادات چونکە قورس و مەترسیدارە جیهادیەکان لە تەنیشت خاکی ئێمە دەوڵەتی سەر بەخۆیان هەبێت.